بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. ڕۆژنامەنووسێکی ئەمریکی بە ناوی جەستاین هەستات بە ئامادەکردن و کۆمەڵێک چاوپێکەوتن لەگەڵ هەندێک لە سیاسەتمەدارانی وڵاتی ئەمریکا و هەنێک لە ئەندامانی خانەی زانیاری وڵاتی ئەمریکا و بەرپرسی ئەو خانەیەش. لەگەڵ هەمویانە پرسیارێکی زۆر سادەی لێکردن کە ئەویش ئایا جیاوازی نێوان مسلمانێکی شیعە و مسلمانێکی سونی چییە؟ ئەم پرسیارەی لە کێ کرد؟ ئەم پرسیارەی لەو کەسانە کرد کە ئەمڕۆ لەو وڵاتانەی کەچی کە دانیشتوانەکەی سونە و شیعەن ئەم کەسانە خاوەنی کارن، کاریگەریان هەیە و هەروەها ئەم کەسانە یاری بە سیاسەت و ئابووری ئەم وڵاتانەش ئەکەن. بەڵام ئەم کەسە ئەم ڕۆژنامەنووسە زۆر سەرسام بوو بە وەڵامی ئەو کەسە سیاسەتمەدارانە. یەکێک لەوانە وتی to be honest I don't know if there is a difference between a Shia Muslim or a Sunni Muslim. وتی بۆی ڕازگۆ بم لەگەڵ تا من ناهەزانم کە جیاوازیەک هەبێ لە نێوان مسلمانێکی سونی و مسلمانێکی شیعەیە. ئەمە بۆ کێ؟ ئەمە بۆ سونەیەک لەگەڵ شیعەیەک کە ئەمڕۆ هەموو ئومەی ئیسلامی ئەزانێت کە چەندێک جیاوازیەمان هەیە و ئەزانێت فکریان چەندێک جیاوازە. ئەم نمونەی کە من هێنامەوە بۆ ئەوە نییە کە جیاوازیان نییە، بەڵکو ئەم نمونەم بۆ ئەوەی هێناوە بۆیە بزانین کە ئەمڕۆ هەمومان هەست بە جیاوازی ئەم دوو تاقمە ئەم دوو گروپە ئەکەین، هەمومان ئەزانین کە چەندێک جیاوازن. ئەی ئەمڕۆ ئەوەی کە خۆمان دروستمان کردووە لە ژیانی خۆمانە، لە نێو مزگەوتەکانمانە، لە نێو مەکتەبەکانمانە، لە ناو خانەوادەکەی خۆمانە دروستمان کردووە، ئەمانە چۆن سەیریەکەن؟ ئەو کەسانەی ئەمڕۆ دوژمنایەتی ئێمەکەن چۆن سەیری ئەمانەیەکەن؟ یەکێک لەوانی دیکە ئەڵێ they are looking the same to me. ئەڵێ ئەوانە چین؟ ئەوانە هەمویان وەکو یەکوان لە بەرچاوی منە. ئەو کەسەی کە دوژمنایەتی من و دوژمنایەتی ئەو پەیامەیەکە کە من بانگەوازی بۆ ئەەکەم وەکو یەک سیرمانەکە. ئەمڕۆ بەداخەوە ئێمە لەناو خۆمانە هەزارەها شتمان دروست کردووە لەسەر کۆمەڵشتی زۆر زۆر سادە، لەسەر برایەتیمان تێکداوە. بابەتی اختلافی بڵێن نییە هەر ئەبێ لە سەردەمی سەحابەکانیشا هەبووە، بەڵام لەگەڵ ئەوەشا برایەتێکیان هەبووە، ئەو برایەتی کە سەری خستن لە هەموو غەزاکانە، ئەو برایەتی کە پەیامیان ئەمڕۆ گەیاند بە ئێمە. بەداخەوە ئێمە دوورین ئالە و برایەتیە، بەداخەوە ئێمە دوورین لە پەیامی پەروەردگار. سوبحان الله کاتێک ئەڕۆیتە خزمەتی پەیامی پەروەردگار، ئەڕۆیتە خزمەتی قورئانەکەی، ڕاستەوخۆ ئەو کێشەی ئەمڕۆ تووشە بووە، ڕاستەوخۆ ئەو کێشەیە ئەبینی و چارەسەری ئەو کێشەیەش ئەبینی و هەروەها لەو ئاەتەشە ئەبینی کە ئایا ئەگەر تۆ چارەسەری بکەی ئەو کێشەیە وەکو ئەوەی هەیە چیت لێ و ئەگەر چارەسەریشی نەکرد ژیان چی لێ. خی گەورە لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئەنفال لە ئاەتی 73 فەرمێ والذين كفروا بعضهم أولياء بعض. ئەفەرمێ ئەوانەی کە بێباوەڕن پشت و پەنایەکەن، لە نێو خۆیانە تەبان، لە نێو خۆیانە بران، لەگەڵ یەکان. خی گەورە چۆن باسی ئەمڕۆەکە مسلمانان لە ئومەی ئیسلامیە لە هەموو شوێنێکەوە ئازارێ چەندێ ئازار بە چ شێوازێک ڕوبەڕوویان ئەبێتەوە، چ شێوازێکی ناشرین. بەداخەوە ڕاگەیاندنەکانی خۆشمان بەلایەنەوە ئاسایی و شتێک نییە کە ئێمە لەناو خۆمانە وەکو ئەوانی یەک نین بۆیە ناتوانین ئەمە بگەین و ناتوانین سەربکەوین. لە کاتێکا کە مسلمانێک یەزیدیە مەسیحی هەر شتێکە لە سوود کە ئازارێکی زۆر کەمی بەرەکەوێت، هەموو دنیا بەڕاگەیاندنەکانی خۆشمانەوە هەموو دنیا لەسەر ئەوە ئەڕۆین، لەسەر ئەوە باسی ئەوەکەین لە کاتێکا زۆر لەوە گەورەتر بەسەر ئێمەشە هاتۆ، بەڵام کەس بەبای خەیاڵیان نایە. بۆ لەبەرەوەی ئێمە وەکو ئەوە نین کە خی گەورە ئاوا وەسفی ئەوانەکە ئەمە ئاوا برانین ئاوا تەبانین. خی گەورە باشە چۆن چارەسەریم کێشە بکەین؟ ئیلا تەفعلوا. خی گەورە فەرمێ ئیلا ئەبێ ئێوەش وەکو ئەوان بکەن. ئێمە سوبحان الله ئەمڕۆ لەناو وڵاتی خۆمانە ئەوەی لە بێباوەڕانەوە هەرچی خراپەیە بەداخەوە مسلمانانی خۆمان هێناویان تەنە ژیانی ئەمەوە، بەڵام کاتێک لێرە خی گەورە فەرمێ وەکو ئەوان بکەن، ئێوەش ئاوا پشت و پەنای یەک بن، برای یەک بن، ئێمە ئاوا دوورین لە پەیامی نایکین. خی گەورە فەرمێ ئێگەروانەکەین چی بێ؟ تەکون فتنة في الأرض وفساد كبير. کە نایکین وەکو ئەمڕۆمان لێ، زەوی پڕە بێت لە فیتنە، زەوی پڕە بێت لە فەساد، حاڵی مسلمانان وای لێ هاتووە سوبحان الله ناتوانین تەسەووریکەی. بەڵام خۆشەویستمان صلی الله عليه وسلم پێش 1400 ساڵ لەمەو پێش تەسەووری حاڵی ئەمڕۆی کردو و لەناو هاوڵانیا ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ڕۆژێ دێ مسلمانان وەکو چیان لێ وەکو خواردنێکی ئامادەکراوی سەرسفرەیان لێ، کەسانێکی زۆر برسیش یەنە سەری. پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی باسی خواردنێکی ئامادەکراوەکە؟ تا ئێستا کەسمان هەبوو خواردنمان خوارد بێ و بڵێ وەڵام مەم خۆ نەوەڵا تۆ نابێ من بخۆی. خواردن لەبەردەم تاوەساوە، هیچ بەرگری ناکە، هیچ ڕەت فعلی نییە.
ئێمەش ئەمڕۆ ئاوامان لێ هاتووە بۆ لەگەڵ خۆمانە تەبانی ناو خۆمانە تەبانین هاوڵانی خۆشەویست صلی الله عليه وسلم ئامەیان زۆر بەلاوە قورسە بێ بۆ ئەوان لە غەزای بەدرا 300 سەرباز بوون بەرامبەر 1000 سەرباز سەرکەوتن لە هەموو غەزاکانی دیکەیە بۆ ئەمان ئەو برایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک هاتە ناو شاری مەدینە ئەمەی بۆ دروستکردن ئەم برایەتیان نەبوو بۆیە زۆر بەلایەنەوە سەیرە بە یەکسەر قسەیان بۆچی ئەڕوا بۆ کەمی ژمارە ئەڕوا ئەڵێ ئایا خۆشەویستی خوا و کاتە ژمارەمان کەمە بۆ چونکەمان کەم بوون بەڵام لەبەرەوەی تەبا بوون خوای گەورە سەری خستن لەبەرەوەی برا بوون خوای گەورە سەری خستن یەکسەر بۆیە چیان ئەڕوا فکریان بۆ کەمی ژمارە ئەڕوا بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێتی نەخێر ئەو ڕۆژە ژمارەشمان وەکو کەفی دەریاوایە هەموو ڕۆژێ دانیشین وەڵای 1.5 ملیار مسلمانمان هەیە وڵای 1.5 ملیار مسلمان هەیە بەس کاتێک لێمە با لە خۆشمان پرتین هەلێسەوە باشە لەگەڵ چه ئازاری چەندێک لە مسلمانان ناین چەندێکیان وەکو برای خۆمان قبوڵەکەین چەندێکیان لەگەڵ خۆمانایە چەندێکیان پشتگیری لێەکەین و پشتیوانی لێەکەین کابراوتی وەڵا 1000 دوژمنی وەکو تۆشم هەبێ بە بیجامەوە ئێمە دەرەوە مەبەستی بوو مەبەستی ئەوەیە ئەگەر سەدانی دیکەش ئاوا بین لەناو خۆمانە تەبان نەبین لەگەڵ خۆمانەیەک نەبین وەڵای 1 ملیاریش بین بە 5 ملیاریش ئەمان چییە بەبای خەیاڵیان نایانە ئەگەر بین بە 5 ملیاریش بەبای خەیاڵیان نایە و بە هیچ گوێشی تێنادەن بۆ لەبەرەوەی چەندێک بەداخەوە ئەمڕۆوامان لاتۆ چەندێک زیاد بین ئەوەنە بۆ خۆمان زەرەر ئەەکەین ئەوەنە لە خۆ دوور ئەکەوینەوە لە پەیامی پەروەردگار ئەوەنە لەناو خۆمانە دەسەگنی خەینە ملی یەک لە جیاتی ئەوەی دەست بخەینە سەر شانی یەکتر و برابین ئەو برایەتی کە خۆشەویستمان صلی الله عليه وسلم دروستی کرد ئەزانم ڕۆ لە هەموو ئومەی ئیسلامیە دکتۆرێکمان نییە بالفعل دکتۆر بێ چارەسەری دەرد و ئازارەکانی ئومەی ئیسلامی بکە چارەسەری دەرد و ئازارەکانی مسلمانان بکە لە کاتێکە تاک بە تاکمان نەتوانین ببین بەو دکتۆرە دکتۆر کاتێک دکتۆرە کاتێک جەستەیەکی مرۆڤ ئەندامێکی جەستەی مرۆڤ تووشی ئازارێکە بێ ئەم ئازارە ئەگەر بڵاو بێتەوە ئازارێک بێ بۆ نمونە وەکو نەخۆشی سەرەتان ئەم دکتۆرە تەواو هەوڵ و جوهد و ماندووبوونی خۆی سەرفەکە کە ئەم چیچکە چارەسەری ئەم ئەندامەکە بۆی بڵاو نەبێتەوە تەواو جوهد و ماندووبوونی خۆی سەرفەکە بەڵام کە هیچ چارەسەری نەما ئەو کاتە یەت ئەو ئەندامە ئەبڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێکی مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى فرميتي مسلمانان وكو يك جستوان همو أمة إسلامية أمر بين بارچەیەکن لە جەستەی ئێمە بۆیە ئەڵم دکتۆرمانیە کاتێ یەکێکیان تووشی ئازارە بە یەکسەر ئێمە لە گیانی خۆمانی دوورەخەینەوە یەکسەر لە خەیاڵی خۆمانە ناهێڵنی ئەضعەف الئیمانیش بەدڵیش بەلایەمانە گرنگ نییە لە ڕاگەیانەکانمانە لە ژیانمانە لە کۆڕ و دانیشتن و هینەکانمانە باسییان ناکەین لەگەڵمانانی لەگەڵیانە ناژین لە کاتێکا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا فەرمانمان پێیەکە و با ئاوا باسی مسلمانانیشەکە بەڵێ قسە زۆرەکرێ و هەمووشمان کەم تا زۆرێک ئاگامان لەم بابەتانە هەیە و لەگەڵ ئەم بابەتانە شارژین بەڵام وەکو شێخ زاید محمودە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەمڕۆ کاتی ئەوەیە مسلمانان چی بکەن وشەکان تەرجومە بکەنە سەر کردارەکان ئەبێ ئەمڕۆ لە مەولا وشەکانمان تەرجومە بکەینە سەر کردارەکانمان بۆ ئەوەی پەروەردگار نەسڕەتی خۆیمان پێبەخشێ دینی پەروەردگار سەرەکەوێ منی لەگەڵ بووم و تۆی لەگەڵ بی یاخود لەگەڵیشی نەبین بەڵام گرنگەوەی ئێمە لەگەڵ ئەو دینابین بۆی ئێمەش سەر بکەوین وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين والسلام عليكم ورحمة الله وبركاته